ئەیلول لە ناڕەزایەتی ئاغا و دەربەگە زاڵم و پارەخۆرەکانەوە بۆ شۆڕش. حازمی عەلی کۆتک لە کتێبی 57 ساڵ خولانەوە لە ژێر وەهمی شۆڕشدا دەڵێت ئەو دەمانە کێشەی چینایەتی لە ئەوجی خۆیدا بوو. کێشە نەتەوایەتیەکان لە ناو کێشە چینایەتیەکاندا بە ڕێژەیەکی زۆر ون بوون. سوخرەی ئاغا و چەوساندنەوەی جوتیارە هەژارەکان لە هەموو کێشەکانی تر زەقتر بوو. سوخرە بریتی بوو لەوەی کە هەر ماڵە و لە لای خۆیەوە خشت دروست بکات بۆ خانە نوێەکەی ماڵی ئاغا کە دیوارەکەی پان بوو و بەرزیەکەشی زۆر بوو. هەروەها ئاغا مەلای گوندی لە پارەی جوتیارەکان دەنارد بۆ حەج و لە داهاتی ساڵانەش دەبوایە هەمووان لە سەدا 20 داهاتەکە بدەن بە ئاغا. بەهارێک کە وەرزی درێنە بوو فشاریان بۆ باپیرم هێنا بوو کە دەبێت حەلبەیەک گەنم کە 16 تەنەکەیە بفرۆشێت لەبەر ئەوەی کوڕی ئاغا لە قوماردا پارەی دۆڕاندووە. بووک لە شاییدا دەبوایە یەکەم جار بچێتە دەستی کوڕی ئاغا پاشان دەچوە دەستی زاوە. ئەمانە و چەندان شتی تریش هەبوون. ئیتر ناکۆکی جوتیارەکان لەگەڵ ئاغاکان بەردەوامی هەبوو. شەوانە لە بەردەنگی دەزڕێژی تفەنگەکانی ئاغا و پیاوەکانیان ئێمە ڕادەسڵەکین و خەومان دەزڕا. لە 14 حوتی ساڵی 1958 شۆڕشی 14 تەمووز بەرپا بوو. لە مێژووی عێراقدا ئەوە تاکە شۆڕشە کە دەتوانیت پێی بڵیت شۆڕش، چونکە عێراقی لە مەلەکیەوە کردە کۆماری. ژیانی خەڵکی گۆڕی و بۆ یەکەم جار یاسای ئیسلاحی زراعی دەرکرد کە زەوی هەموو شێخە عەرەبەکان و ئاغاکانی دابەش کرد بەسەر جوتیارەکاندا. ئەمانە و چەندین گۆڕانکاری تریش. ئەمانەش بووە هۆی ناڕەزایەتی ئاغاکان چونکە جوتیار بووە خاوەنی زەوی خۆی. ئاغاکان خەڵکیان هەندا لە دژی ئەو یاسا تازەیە و هەندێک لە ئاغاکان یاخی بوون. هەندێک لەوانە کە یاخی بوون پێیان دەوترا کۆمەرە. ئەو کۆمەرانە بە زۆری کۆنە دیوار بڕ و دز و پیاوەکانی ئاغا بوون کە شەوانە لە ماڵی ئاغا نانیان دەخوارد و دواتریش ماڵەکانی تریان دەدایە بەرفیشەک. تاکووای لێهات ئەوانەی لە دژی یاساکە بوونە کۆمەڵی بچووک بچووک و ناویان نا شۆڕشی عەشایەری. هەرچەندە لە سەرەتادا شۆڕش نەبوو بەڵکو زادەی دژایەتی یاساکە بوو. پاش 2-3 مانگ پارتی بەیانی دەرکرد و ئیتر ئاغاکانی میراودەلی دەیانوت ئێمە یاخیبوونمان دەست پێ کرد و بارزانی و پارتی خۆیان کردە خاوەنی و سواری شەپۆلی ناڕەزایەتیەکە بوون. پاشماوەیەک یاخیبوونەکە لە ناوی یاخیبوونی کۆمەرەوە ناوەکەی گۆڕدرا بۆ شۆڕشی ئەیلول. ئیتر خەڵکی گوند بوونە دوو بەرەی بابە کوشتەی یەکتری و ئاغاکان و پارتی بوونە بەرەیەک چونکە زیانیان بەرکەوت بوو و دژی یاساکە بوون. جوتیارەکانیش کە بە کرمانج بانگ دەکران بوونە بەرەیەک چونکە یاساکە لە قازانجی ئەواندا بوو و لە ستەمی چەند ساڵە ڕزگاری دەکردن.